ئامادەوانی بەڕێز دەستگاکانی ڕاگەیاندن سڵاوتان لێبێت و ماندوو نەبن. ئەمڕۆ لێرەین بۆ خستنە ڕووی دوایین پێشادەکانی دۆسیە هاوکارمان جوتیار ڕەسوڵ پەیامنێری پایتەخت مدیا کە تۆزێک پێشێستا بە خۆشحاڵیەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ئازاد کرا. دوای 40 کاتژمێر لە بێسەر و شوێنبوون و ئەنجامدانی بەدواچوونی ورد و چڕ ڕاستیەکان ئێمە لە وەکو نووسینگەی ڕاپەڕین لە چەند خاڵێکدا دەخەینە ڕوو. یەکەم، پێویستە هەمومان بزانین کە ئێمە لە سەندیکای ڕۆژنامەنووسان نووسینگەی ڕاپەڕین هەر لە سەرەتاوە وەک یەکەم لایەن و جیهەتی فەرمی دەستمان بە سۆراخی دیارەمانی کاک جوتیار کرد و بەیان ناممان بڵاو کردەوە. داوای بەدواچوونی خێرامان کرد. ئەم کارەمان بە هەمانگی چڕ و تەواو لەگەڵ بەڕێز نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان لەقی سلێمانی سەندیکا و برای بەڕێزم کاکاروان ئەنوەر و بەشداری کارای بۆردی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسەکان و خودی برای بەڕێزمان کاکەندرێن لە هەولێر ئەنجام داوە. ئێمە وەک یەک تیم لە یەکەم کە هەواڵەکەمان زانی هەم لە سلێمانی هەم لەگەڵ ئەنجومەنی سەندیکا و هەم لە ڕاپەڕین لیژنەی داکۆچیکردن لە هەولێر لەسەر هێڵ بین بۆ سۆراخی برای عزیز و هاوکارمان. لێرەوە بە پێویستی زانین سوپاسی خەمخۆری سەرجەم ڕۆژنامەنووسانی سنووری دەڤەری ڕاپەڕین بکەیت. بە تایبەتیش هاوپیشەمان کاک ئەبوبەکر کە یەکەم کاتی زانینی هەواڵەکە برادرانی ئێمەی لە ناو نووسینگەی ڕاپەڕین ئاگادار کردەوە. دووەم، لێرەوە بە توندی وەڵامی ئەو دەنگ ئۆتۆماتان دەینەوە کە لەلایەن ڕێکخراوی یان با بڵێن ڕێکخەری سنتەری میترۆ ئاراستەی سەندیکا کرابوو. جێگەی داخی زۆرە. دوای ئەو هەموو هەوڵ و ماندووبوون و گوشارە مەیدانیانەی کە ئێمە وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لە سەرجەم شوێنە جیاوازەکان کردمان، لایەنێک بێت و تۆمەتبارمان بکات بە بێدەنجی. لە کاتێکدا ئێمە چەند سعاتێک پێش لێدوانەکەی بەڕێزیان بەیان ناممان دەرکردووە. ئێمە بە کردار و بە بەڵگەی بڵاوکراوە پێش هەمووان لەسەر خەت بووین. ئەم جۆرە لێدوانانە کە لە کاتی قاوە خواردنەوە و بە کەماڵی ئیسراحەتەوە بەڕێزیان کردوێتی بێ هیچ بنکۆڵکاریەک تەنها بۆ مزایدەی سیاسی و خزمەت بە کەیسەکەی ڕۆژنامەنووس ناکەن. ئێمە لە کاتێکدا سەرقاڵی پاراستنی ژیانی هاوکارەکەمان بووین، نەمانویستە بە هیچ شێوازێک نمایش بکەین وەکو چۆن هەندێک جهات و لایانی دیاریکراو کردویانە. سێم، لە دوای ئازادبوونی براو هاوکارمان کاک جوتیار کە تۆزێک پێجەستا خۆم قسەم لەگەڵا کرد، هۆکاری گرتنەکەی و ڕاستی لە سەرەتادا هۆکاری گرتنەکەی نە بە ئێمە گوتراوە و جیهاتێکی ڕسمی وەنە هیچ شەکوایەک یان با بڵێن پێشتکاریەک کە لەلایەن دەستگاکانەوە لەلایەن پۆلیسەوە لەلایەن ئاساییشەوە بۆ ئێمە بێت کە دەبێت پێویستەوە پێی مادەی حەوت لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 پێویستە سەندیکا یەکەم جیهاتی فەرمی بێت بۆ دیاریکردنی چارەنووسی پێشوەختەی هەر ڕۆژنامەنووسێک. و ئێمە زانیمانە کە لەوەیە پاساوی جیاوازتریان هەبوو بەکاری ناوبراو کە پێمان وایە چۆن دەستگیریان کردووە بە هەمان شێوەش دوای دروستبوونی ئەم گوشارانە بەڕاستی هەر بە هەمان ئەو نەفەسش ئازاد کراوە. ئێستا ئێمە نازانین هۆکاری گرتنەکەی چییە و هۆکاری ئازادکردنەکەشی چییە کە بەڕاستیەوە جگەی داخە. ئەوەی کە بە هەوڵێکی مەترسیداری دەبین ئەوەیە کە دۆسی ئەم بەڕێزەکە پەیامنێری پایتەخت میدیا بەلاڕێدا بڕوە، پێشتر لە شوێنی کە ئیشی کردووە ئەوە میدیاکارێکی دیار بووە بۆ ئەوەی کە ئەمەوە خۆی ببیندرێت پێویست بوو بەڕاستی ئەم گلەیانەمان لە دەستگا ئەمنیەکان هەیە. دیارەمە بەسمان دەستگا ئەمنیەکانی سنوورەکەی خۆمان نییە کە بەڕاستی بە سوپاسەوە لە سەرەتای دروستبوونی ئەم کەیسەوە لەگەڵمان بوون، بە دواچوونیان کردووە، مەفارزیان دەرکردووە و سەردانی خەڵازیە کراوە، شوێنی جیاواز کراوە، لەگەڵ ئێمە بوون. هیچ کەم تەرخەمیەک نە لە پۆلیس نەر ئاسایشی سنووری ڕاپەڕین نییە، بەس بەداخەوە هەست دەکەین کە لە ئەم ناوچەیە بەڕاستی ینی چۆن دەڵێت تەنسیقێک نییە لە نێوان ئەم هێزە جیاوازانەی کە لە زۆنی سەوزدا هەیە بەداخەوە. و وەکو گوتمان کە بەڕێزیان ئازاد کراوە و ئەم ڕێکارانە لە دەرەوەی ڕێکاری تایبەتی ڕۆژنامەنووسان کراوە. ئێمە ئەو گلەیەمان هەیە کە هەر کەسێک لە ناو ڕۆژنامەنووساندا یان با بڵێن ئەو جیهەتانی کە مۆڵەتی فەرمیان هەیە لە ناو دەستگاکان پێویستە ینی پێش هەر جیهەتێکی دیکە لە دادگاکانەوە ئێمە وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان ئاگامان لێبێ و بە دوواداچوون بکەین و نوێنەری یاسایی سەندیکای ڕۆژنامەنووسان لە گرتنی هەر کەسێکدا هەبێ. ئێمە لە پارێزگای سلێمانی پێشوەختە ینی ساڵی پار کۆمەڵێک هەنگاوی زۆر باشمان نا دادگای تایبەتمەند هەبێت تەحقیقی جیاواز بکرێت، نەک لەلایەن هێزی جیاوازەوە بە ناوی جیاوازەوە پەیامنێر یان با بڵێن ڕۆژنامەنووس لە دەڤەری ڕاپەڕین بەم شێوازە مامەڵەی لەگەڵا بکرێت کە بەڕاستی ئەمە پێشهاتێکی خەتەرناکە
وەک نووسنگی راپەڕین بە هەموو شێوازێک ڕەتی دەکەینەوە هەموو کاتێک ئەمە وەکو نووسنگە ئەوەمان گوتووە کە دەڤەری راپەڕین ئەم پۆلە جوانە کە لە ڕۆژنامە نووسانی تایبەتی تێدا هەبووە هاوکار هەماهەنگ هاوپیشە هەمویان بەیەکەوە هیچ پێشێلکارێک لە دەڤەری راپەڕین تۆمار نەکراوە ئەمە بەڕاستی وەکو پێشێلکاریەکی ڕاستەخۆ دەبینین کە داوا دەکەین بە هیچ شێوازێک لە دەرەوەی ڕێکارە یاساییەکان بە هیچ شێوازێک و ئێمە وەکو سەندیکا ڕێگاژ نادەین بەڕاستی هەر کاتێک ئەمە زانیمان ئەو جیهەتانی کە ئەم بەڕێزەی ینی دەستگیر کردووە ئێمە لێکۆڵینەوەی خۆمان دەکەین وەکو سەندیکا و بە شێوازێکی ڕسمی داواکاریان تەقدیم دەکەین کە جارێک کەشتی ئەوە دووبارە نەکەنەوەین با بڵین گلەی لە جیهەتە ئاساییەکانی خۆیان دەکەین و ڕاشی دەگەین کە ئەمە بەڕاستی پێچەوانەی هەموو ڕێکارەکانە کە پێویستە لە هەرێمی کوردستاندا هەبێ و بۆ هەر پرسیار وەڵامێکیشکە ئێوە هەتان بێمە لە خزمەتاندام بەڵام لە پایتەخت میدیاوە ئێوە وەکو سندیکا باس لەوە کرد کە ئاگاداری گرتنەکەی دەستگیرکردنەکەینەوە هۆکاری دەستگیرکردنەکەش نازانێت تا ئێستا جوتیار ڕەسوول پێامێری پایتەخت میدیا بە کەفالەت ئێستا ئازاد کراوە ڕەنگە لە داهاتوێکی نزیک دووبارە بانگ بکرێتەوە بۆ دادگایکردن جا هۆکارەکەی دیار نیە ئێوە وەکو سندیکا چۆن پشتگیری لە ڕۆژنامەنووس جوتیار ڕەسوول دەکەن بۆ کەیسەکەی بەلاڕێدا نەبرێت بێگومان ئەنی کاتی ئازادکردنەکەی هاوکات بوو لەگەڵ کۆنگرەی ڕۆژنامانەکەی ئێمەوە ویستشمان بەڕاستی تۆزێک لە کاتەکەی دواکوتین لەبەر ئەوە بکە بەڕاستی من خۆم لەگەڵ کاک جوتیار ئێستا ڕاستەخۆ قسەم کرد و هۆکارەکەی و شێوازی گرتنەکەی لەکوێ بۆ کوێ ڕۆیشتووە هەمووی یمزانی کە ئەویش بە هەمان شێوە پێی وایە کە تا ئێستا نازانێت هۆکارەکەی چێک دەستگیر کراوە ئەم هۆکاری ئەوەی کە جەناوت باست کرد کە بە کەفالەتی ملیۆنێک دینار ئازاد کراوە لێم پرسی کە هیچیان پێی ئیمزا کردووە یان با بڵین ئەم کەفالەتە لە پای چی پێویستە کاتێک کەفالەتێک ئیمزا دەکرێت لە محکەمەوە ئەم کەفالەتە ئین بکرێت دیارە هیچ ڕوونکردنەوەیکی پێویستیان نەداوەتە کاک جوتیار دواتریش لەوانەیە کاک جوتیار خۆی ڕوونکردنەوە لەسەر بابەتە بدا کە ئەم کەفالەتە حتمما پێیان گوتۆ ڕۆژی یەکشەمە وەرەوە لەبەرەوەی ئەو شتانی کە لای بووە ینی دەستی بەسەر گیراوە نەیانداوەتەوە مۆبایل و شتەکانی ئێستاش لە لای ئەو جیهەتێک کە ماوەی 40 ساعت لای خۆی شتیوتەوە تا ئێستاش لایەن بێگومان ئەم پێشتر لەگەڵ دەستگاکەی و پایتەخت میدیا قسەم کرد کە ئەو خۆی داوای کردووە ڕۆژی چوارشەممە مۆڵەتی بدرێت بۆی کە ینی بچێتە سەفرەیەکی خێزانی گەشتێکی خێزانی بکە بەڵام پێش ئەوە داوایان کردووە کە ڕووماڵی بابەتێکی دیاریکراو بکات و ئەرکیان پێ سپاردووە بڵێ وەکو دیارەکە دەستگاکەی وا دەڵێت کە لە ئەرکی فەرمی خۆی دابووە لە بازگەی سماقۆڵی گیراوە و لەوێشەوە گوازراوەتەوە کۆیە و لە کۆیشەوە دواتر گوازراوەتەوە پارێزگای سلێمانی لە سلێمانی ئەو ماوەی بکە لە ناو سزنداوە بەسەر بردووە ئێمە بێگومان تیمێکی پارێزرانی بۆ ئامادە دەکەین نەک تەنها پارێزەر بەڵێ نەخێر لە بازگەی سماقۆڵ گیراوە بۆ تاکید بێت بەڵێ ئەو معلوماتەکە خۆی بۆ شێواز هیچ بە قسەیەوەی ئەو بێت کە هیچ شتێکی لەسەر بابەتی ئەشکەنجەدان باز نەکرد ئەوەی کە باسی کرد ئەوەیە کە ئەو کەلوپەلە تایبەتانی خۆی دەستی بەسەر گیراوە و دواتریش ماوەیەک لە کۆی هێڵراوەتەوە لە دوای ئەوەشەوە گوازراوەتەوە پارێزگای سلێمانی و لە ئاسایشی سلێمانی دەست بەسەر بووە سپاس بۆ هەمووتان دەستێ خۆش بێت